بۆ چارەخوازە بەڕێزانەی کە کێشەی زەختیان هەیە و لە کاتێکدا زەختەکەیان بەرزە و کۆمەڵە کات زەختەکەیان ئاساییە، لە ئێستادا یەکێک لە داهێنانە زۆر باشەکانی زانستی پزیشکی هەبوونی ئامێرەکە، پێی دەوترێ ئامێری چاودێریکردنی زەختی 24 سەعاتی. ئەم ئامێرە هەڵدەسێ بە پێوانەکردنی زەختی کەسەکە لە ماوەی 24 کاتژمێردا، لە کاتی ڕۆژدا هەموو نیو سەعات جارێک هەڵدەسێ بە پێوانی زەختی کەسەکە و لە کاتی شەودا تەنانەت لە کاتی خەوی کەسەکەدا هەموو سەری سەعاتێک هەڵدەسێ بە پێوانی زەختی کەسەکە. ئەم ئامێرە دڵنیاییمان دەداتێ لەوەی ئایا کەسەکە بە شێوەیەکی بەردەوام کێشەی بەرزبوونەوەی زەختی خوێنی هەیە یاخود نە. ئامێرەکە هەروەکو ئامێرێکی ئاسایی پێوانی زەختی چارەخواز بەکاردێت، جگە لەوەی ئەو جیازەی کە جیوەکەی تایە لە جیاتیەوە ئامێرێکمان هەیە بە شێوەی مۆبایلێک لە ژێری جلەکانی کەسەکەەوە دادەنرێت. کەسەکە دەتوانێت کارەکانی ڕۆژانەی بە شێوەیەکی ئاسایی بکات بێ ئەوەی کاریگەری هەبێت لەسەر شێوازی ژیانی کەسەکە. ئەو ئەم ئامێرە بە تایبەتتر بەکاردێ بۆ کەسانی کە کێشەی بەرزبوونەوەی زەختی خوێنیان هەیە لە کاتی سەردانیکردنی نۆرینگەکان یاخود نەخۆشخانەکان. ئێمە دڵنیا دەکاتەوە لەوەی کە ئایا ئەم کەسە بە شێوەیەکی بەردەوام کێشەی بەرزبوونەوەی زەختی خوێنی هەیە یاخود نە. و یەکێتر لە سوودە زۆر باشەکانی ئەم ئامێرە ئەوەیە کە تەنانەت نەخۆشەکە لە کاتی خەودا زەختی خوێنی بۆ دەپێوێت و دەریش کەوتۆ لە ڕووی زانستی ئەو کەسانەی کە کێشەی بەرزبوونەوەی زەختی خوێنیان هەیە لە کاتی شەودا ئەگەری دروستبوونی کێشەکانی و مشکلەکانی بەرزبوونەوەی زەختی خوێن زۆر زیاترە لە چاو ئەو کەسانی کە کێشەی بەرزبوونەوەی زەختی خوێنیان هەیە لە ڕۆژدا. و یەکێتر لە سوودە زۆر باشەکانی ئەم ئامێرە ئەوەیە کە ئێمە دڵنیا دەکاتەوە لەوەی کە ئایا ئەم کەسە کە چارەسەری وەرگرتووە دڵنیا بین کە ئایا ئەم چارەسەرانە ئیشی خۆی کردووە یاخود نە، واتە زەختی کەسەکە کۆنتڕۆڵە یاخود نە. و پێش ئەوەی ئێمە قەرار بدەین کە ئایا پێویستە کات بۆ نەکەسێ لەسەر دەرمانێکی دابەزاندنی پەستانی خوێنە، پێش ئەوەی کە ئێمە بڕیار بدەین کە ئەم کەسە پێویستەکە دەرمانەکانی بۆ زیاد بکرێت یاخود بە دادگاچوونی زیاتر بکرێت بۆ هۆکاری بەرزبوونەوەی بەرزی فشاری خوێنەکەی، ئێمە وا باشترە کە دڵنیا بین کە زەختی کەسەکە بە شێوەیەکی بەردەوام بەرزە و لە دوای ئەوە قەرار بدەین کە پێویستەکە ئایا بڕی دەرمانەکەی بۆ زیاد بکەین یاخود پێویستەکە پشکنینی زیاتر بکەین بۆ هۆکاری بەرزبوونەوەی پەستانی خوێنەکەی. کێکیتر لە باشیەکانی ئەم ئامێرە ئەوەیە ئێمە حاڵەتێکمان هەیە لە زانستی پزیشکی پێوتە ئیپیسۆدێک هایپەرتێنشن بە تایبەتی ئەو کەسانەی کە بەهۆی زۆر ڕژاندنی هۆرمۆنی ڕژێنی سەرگورچیلەوە بە شێوەیەکی کاتی لەواچێ زەختی خوێنیان بەرز بێتەوە. ئەم ئامێرە باشی ئەم ئامێرە لەوەیە کە ئەتوانێت لەو کاتانی کە زەختی کەسەکە بەرزە بێتەوە زەختی کەسەکەمان بۆ بگرێ و دڵنیا بینەوە لەوەی کە ئایا کێشەی زەختەکەی بە شێوەیەکی کاتی بەرزە بێتەوە. بۆیە ئێمە ئەگەر حاڵەتێکی وامان بەدی کرد لە ئامێرەکەدا ئەوە پێویستە بە دواداچوون بکەین بۆ ئەو حاڵەتەی کە باسم کرد کە بریتە لە زۆری ڕژاندنی هۆرمۆنی ڕژێنی سەرگورچیلە، کە یەکێکە لە حاڵەتە دەگمەنەکان. بەڵام کە کەسێک ئەو بەرزبوونەوەی هەبوو بە شێوەیەکی کاتی پێویستە پزیشکی پسپۆر بڕیار بدات بە ئەنجامدانی ئەو پشکنینەی کە حاڵەتەکەی پێدەستنیشان دەکرێت. و لە ئێستادا ئەم ئامێرە بە خۆشحاڵیەوە لە تاوەری تەندروستی سمال لە کلینیکی هەناوی شەوان بەردەستە و لە خزمەتی چارەخوازانی بەڕێزدایە. سمارت وەرچەرخانە.